ورا عباس شرم لك عباس سڵاو چێ دەزانانی ئەو شتانتیە چییە؟ ناوی چییە؟ بە چەندە بە ئەسڵ خەڵکی چێندەرە؟ وەرە پێش با پێکەوە تاقیکەینەوە. پەپایە زۆرە میوەیەکی قەبارە گەورەیە زیاتر لە باشووری مەکسیک و ناوەڕاست ئەمریکا باوە. بە خواردنیان سوودی تەندروستی زۆرت پێدەبەخشێ، لەوانە کەمکردنەوەی نەخۆشی دڵ و هەوکردن، هەروەها بەردەوام ڕوخسارێکی گەنجتر و ڕوونترت پێدەدات. نرخی تەنها $1.20 بۆ هەر پاوەنێک. خۆمزانم. تامی بەچ دەچی؟ تۆزێک بە گندۆرەی دەچی یەک دۆس، تۆزێک بە مانگۆی دەچی. تامە چیوانییە کە دقیق یان شیرن بی یان ترشبی لەو بینەیە، یعنی تقریبن بە گندۆرە بە مانگۆی تۆزێک بێتامیش. لە کۆمنت بنووسە ئەگەر پێشترەوە تاقی کردیتەوە، هەروە لە کۆمنتش بنووسە حەزە لێیە چیتر تاقیک بێنەوە لە ڤیددیۆکەی تر. هەر شاد بن.